بەناوی خوای بەخشندە و میرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. بێگومان کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کەرتێکە کە جێگای بایەخە و جێگای پرسیارکردن و ڕوونکردنەوەیە. لە زۆربەی زۆری وڵاتانی پێشکەوتوو لەگەڵ بوونی کەرتی دیکە وەکو کەرتی نەوت و گەشە ساندنی ئابووری، بێگومانیش لە ئێستادا لە دنیای ئێستادا کەرتی گەشت و گوزار بۆتە یەکێک لەو سەرچاوانەی کە داهاتن بۆ حکوومەتە خۆجێیەکان. لەپاڵ ئەوەدا پرسی ژینگە و پیسکردنی ژینگە بە تایبەتی لە وەرزی گەشت و گوزار لە چ ئاستێکدایە و پلانی حکوومەت و لایەنی پەیوەندیدار و بۆ بەرزکردنەوەی هۆشیاری ژینگەیی لە پاڵ گەشت و گوزار لە چ ئاستێکدایە. میوانەکانی من لە پایتەختەوە زۆر بەڕێز نادر ڕۆستی بەرپرسی یاخود وتەبێژی دەستەی گەشت و گوزار زۆر بەخێر بێ، زۆر بەڕێز کاگ ئەنوەر محەممەد بەرپرسی پشکنین و چاودێری لە فەرمانگەی ژینگە هولێر بەخێراتتان دەکەم. زۆر سپاس کە میوانی منن. کاگ نادر با لە زەنابتەوە دەست پێ بکەم، هەسەنگاندنێکی خێرامان بۆ بکە لە پرسی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانتان. گەشت و گوزار با لەسەر ئاستی جیهانەوە دەست پێ بکەین کە باەخێکی زۆر گرنگی هەیە وەکو ئاماژە سەرەتایەکانی جەنابەت کە ئاماژەت پێدا. ئێستا کە گەشت و گوزار لە وڵاتە هەرە گەورەکان و هەرە پیشەسازیەکان بابەتێکی گرنگە و یەکێکە لە بنەما ئابووریە هەرە گرنگەکانی ئەو وڵاتانە کە پشتی پێ دەبەسن. بۆ نمونە ئەمریکا، فەڕەنسا، ئیسپانیا، ئیتالیا، بەریتانیا، چین، ئەوانە وڵاتی زلهێزی ئابوورینە لە ڕووی کشتتوکە، لە ڕووی تەکنەلۆژیا، لە ڕووی پیشەسازی، بەڵام لە هەمان کاتیشە وڵاتی زلهێزی گەشت و گوزاریشن. ئەوە زۆر گرنگە. بۆ نمونە ئەمریکا 5 ساڵە لە دوای یەک دیکە هەموو ساڵێ لەسەر ئاستی جیهان یەکەم داهاتی بەدەستدێنیت لە ڕووی گەشت و گوزارەوە کە زیاتر لە 200 میلیارد دۆلار بەدەستدێنی. ئەمە لە بودجەی عێراق زیاترە. بەڕاستی ئەمە زۆر گرنگەکە کەواتە و گرنجیدان ئەو ئاماژەم بۆ ئەوەیە گرنجیدان بە کەرتی گەشت و گوزار بە ئەوەیە کە تۆ ئەگەر سێکتەرەکانی دیکەشت بەهێز بن دەبی گەشت و گوزارت فەرامۆش نەکەی بەهێزتریکەی و پتەوتریکەی. ئەمە زۆر گرنگە. وڵاتێکی وەکو تورکیا نزیکی ئێمەیە سەرڕای ئەوەی لە پیشەسازی و بازرگانی و کشت و کاڵی زۆر بەهێز و زۆربەی بەرهەمەکانی تورکیا لە وڵاتی ئێمە ساغ دەکرێتەوە. ئێمە ساغکەرەوەی کاڵاکانی وانین، بەڵام لە گەشت و گوزاریش یەکێکە لە وڵاتەکان. داهاتی گەشتیاری لەسەر ئاستی جیهانە لە 10 تا 12 پێک دەینی. ئەمە ڕێژەیەکە بەنسبەت داهاتی جیهان ڕێژەیەکی کەمیە، ڕێژەیەکی باشە. بۆیە گرنگە ئێمە بتوانین وەکو وڵاتانی دیکە گرنگی بە کەرتی گەشت و گوزار بدەین. هەرچەندە نەوتمان بەهێزبی، هەرچەندە کشتتوکاڵمان بەهێزی، هەرچەندە پیشەسازیمان بێژبی، دەبێت گەشت و گوزارمان ڕەنگە ئێستا بیسەر و بینەر یەکسەر بیر و بۆچینی بۆ بچێ بەراورد بکە بە هەرێمی کوردستان. توانی ومانە سەرڕای بوونی کەرتی نەوت کە لەم دوایە زۆر گرنگی پێدرا، کەرتی گەشت و گوزاری لەپاڵ کەرتی کوشت و کاڵ و بە ئابووریکردن بەو شێوەیە گرنگی پێدرابێ. تا ساڵی 2013 وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزار باش بوو، بە تایبەتی ساڵی 2013 کە وەبەرهێنان لەلایەن کەرتی تایبەتەوە گەیشتە 126 کە 126 ڕێژەیەکی بەرزایی، یعنی ڕوبعێکی زیاتر تێپەڕان لە وەبەرهێنانی هەموو هەرێمی کوردستان. واتە زۆر بە خێرایی ئەو کەرتە هاتە پێشەوە گرنگی پێدرا و لە ڕیزبەندیشە لەناو لە هەرێمی کوردستان یەکەم جار چارەم بۆ دووەم دوای 2012 و 2013 گەیشتە دووەم. ئەمە جێگای خۆشحاڵی بوو کە کەرتی گەشت و گوزار هاتە پێشەوە لە ڕووی وەبەرهێنانەوە. لە ڕووی ژمارەی گەشتیارانیشەوە ساڵانە ژمارەی گەشتیارانی زیاد کرێتە لە ساڵی 2013 گەیشتە نزیکەی 3 ملیۆن گەشتیار. ئەمە ژمارەیەکی باش. 2013 لەبەر ئەوە دەرەی دواتر قەیران بوونی هەبووە. بەڵێ من ئێستا دەم ئەو بۆ شایەز باشەکەی لە 2013 بە وڵایەوە تا 2015 کەتینە ناو قەیرانێک نەکەرتی گەشتیاری سەرزەم کردەکانی داتەپین و کەتنە بارودۆخێکی زۆر نالەبار و خراپەوە و کەرتی گەشتیاری شەکێک بوو کە زیانێکی زۆری بەبەرکەوت و هەتا نیوەی 2015 نیوەی دومی 2015 لەوەیە کە ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار بەپێی ئەو پلانەی داماننا هەموو بەرنامەکانی هینانی گەشتارمان لە هەرێمی کوردستان کە بە چەند کۆبوونەوەیەکشی کرد دواتر هەموو
خازگەکان گیرا بوون کە لەگەر عێراق دەمان بەسن لەگەر ئێران گەشتیار نەدات و تووشی قەیرانکی سەخت بووین بەڵام بە هاوکاری دام و دەستگاکانی ئاسایشی هەرێمی کوردستان جارێکی بە کۆمەڵی کۆبوونەوە دانیشتن سیستەمی گروپاتی گەشتیاریمان داهێنا ئەم سیستەمە زۆر باش بوو لەوەی هەم لە ڕووی ئاسایشەوە هەم لە ڕووی هاتنی گەشتیار و بێکێشەبوونی گەشتیار و هەم لە ڕووی بژانەوەی بازار ئەم ئێمە یەکەمین کرد بووین کە توانیمان زوو لەو قەیرانە دەرباز بین و جارێکی دیکە بکەینەوە سەر پێی خۆمان و لە 2016 ڕنگدانەوەیەکی باشیە بوو ژمارەی گەشتیارانمان لە 700ەوە لە 600 وانە گەیاندەوە 1600 لە 2017 گەیانمانەوە 2100 لە 2018 خۆشبەختانە 3 میلیۆن و 57 هەزاری تێپەڕان بەپێی پلانی ئێمە 2019 دەبێت بگەینینە 3 میلیۆن و نیو کەواتە ئەوە خوێندنەوەیەکی عامیش بوو کە ئەومان پیشان دەدا ئێمە بەرەو باش و بەرە بژانەوە دەڕۆین ڕەنگێک بەشێک قسەکان وردەکاری زیاتر بێ پرسیار لەو بارەوە لێ دەکەم کاگەنوەر دووبارە بەخێر بێ بەحکومەوەی جەنابتان لە بەرپرسی پشکنین و چاودێرین لە دەستەی ژینگەی هەولێر ڕەنگە لە وەرزی ئێستادا هەر باسی گەشت و گوزار بکەین یەکسەر ئێمە بیر وسمان بۆ لایەنی ژینگە دەچێت لە هەرێمی کوردستان چۆن توانی وتانە هەماهەنگی دروست بکەن لەگەڵ دەستەی ژینگە لەگەڵ لایەنی پەیوەندیار وەزارەتی شارەوانی قایم قامێتەکان کە ژینگەی کوردستان پارێزراو بێ خۆی لە ڕاستیدا ئەگەر بینە سەر ژینگە باسی ژینگە دەکەن کەش بە شێوەیەکی ژینگە لە 3 سەکتەری گشتی خۆ لە خۆی دەگێتەوە ئاو هەوا و خاک جگەل لەوەی کە مادەی تیشکاوەرەکانژێتەوە سەر ژینگە وەژاوەژاویش دێکەوە سەر ژینگە ئەگەر بینە سەر ئەو ژینگەیە کە ئەمە باز دەکەین ئەگەر بێت و گونجاو نەبێت بۆ گەشتیار ئەو گەشتیارە ناتوانێت بێت سەردانی هەرێمی کوردستان بکاتن ئاگر ژینگەیەکی پاک و خاوێن نەبێتن لەبەر ئەوەی گەشتیار کات و وەختی دیار نییە چکە چەندەها کاتی وەرزی تایبەت هەیە بە بەهار هەیە هاوین هەیە زستان هەیە هەر جۆرە کاتێکی تایبەت خۆیە گەشتار پێویستی کە دێتە هەرێمی کوردستان چ بەڕێگای مەرز بێت چ بەڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتەکان بێتن لە سەرتاوەدا دەبی ڕێنمایی ژینگەی پێبیرێتن بۆ ئەوەی کە هاتە هەرێمی کوردستان بزانی لە کاتی سەیران و گەشتەکاندا پابەندی ڕێنمایەکانی ژینگە بێت لە گەشتەکان و لە گەشت گوزاریەکاندادا ئەو بابەتەمان هەیە کاگەنوەر ئەوان نیتمان کە دەچینە وڵاتان یەکسەر لە مەتارەکەی دێ خوارێ علامەتی دیارکردنەوەی پاشماوەکان دیارکرایە یان ئاگداکردنەوە دادرایە بۆ ئەوەی هاوڵاتی تکایە پارێزگای لە ژینگە بکە ئێستا لەوانی لە هەندێک ڕێگایەکانی سەرەکی گاکان هەندێک دروشم نووسایە هاوڵاتی بەڕێز پارێزگاری ژینگەی ناوچەکە بکە لە ڕووی پاک و خاوێنیەوە ئەمە لە ڕووی ئەوەی دەکەینەوە ڕێژەی گەشتیار کاریگەری هەیە لەسەر ژینگە چونکە ڕێژەی گەشتیار چەند زیاد بێ هەر ئەگە بێت باسی تاکەچی نەفەر ئەو ژینگە گەشتیاری بکەن کە دێتە هەرێمی کوردستان هەر نەفرێک تقریبا نزیکەی چیلۆیەک و نیو زبل و پاشماوە هەیە ئەوانش زیاتر پاشماوەکانیان زیاتر نچنە هەیە سەفەرینە وەکو پلاستیکە قاپی سەفەریە یاخود دەبەی ئاوە یاخود شوشەی گاز خواردنەوەکانە ئەمانە هەموو دەبێتەوە زبڵ ئەرکێک ڕاستە دەبێتە داهات ئەو گەشتیارە دێتە هەرێمی کوردستان داهاتێکە بۆ هوتێلەکان میوانخانەکان و شوێنە گەشتیاریەکان بەڵام لەلایەشکە ئەرکێکی زیاتریش دەبێتن لەسەر حکومەتی هەرێم و شارەوانەکان دەبێت زبڵ و پاشماوەکانە کۆ بکاتەوە بۆ شوێنێکی تر ئەوە لە بەرنامەی ڕەنگە لە بەرنامەی شارەوانی دانەبێتن کە ئەو ڕێژەیەک زیاد دەکات لە کاتی وەرزی سەیرانگەکان وەختی نەورۆزە یاخود جێژنەکانە کە دێتن ئەو بۆنەی ئاینیە بۆنەی وەرزشیە بۆ هەر بۆنەیەکی تایبەتە بیتن بە گەشت و گزاری تایبەت باشە لە قسەکان ئەوم بۆڕم بۆ کە دەبێت پەیوەندی تونند و تۆ لە نێوان دەستگای پەیوەندی دار هەبێ جا پرسیارەکەم ئەوەیە ئێوە وەکو دەستەی ژینگە لە هەولێر پەیوەندیتان لەگەڵ لایانی دیکە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی لەس ئاستێکدایە کۆبوونەوەی دەوری هەیە بۆ ئێوە بتوانن پاراستنی ژینگەی کوردستان لە ئاستێکدا بێ خۆی ئەگەر بێنە سەر باسێکی تەواو کۆبوونەوەی چڕ و پڕ هەبیتن لەلایەن گەشت وەزارەتەکانەوە ئەو کۆبوونەوانە تاڕادەیەکی زۆر نییە لەوانەیە وەرزی هەبیتن ماگانە گەر هەبیتن بە شێوەیەکی کەم یاخود ئەنجومەنی ژینگە لە پارێزگای هەولێر دابنیشتن لەسەر ئەو بابەتە ژینگەیانە کە پرس بکرێت وەکو بەڕێوەبەرێتی گشتی فەرمانەکان لە پارێزگای هەولێر کە کۆبوونەوەی ماگانە ئەنجامدەن یاخود وەرزی ئەنجامدەن یاخود ئەنجومەنی دەستەی ژینگە کۆ دەبێتەوە لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی وەزارەتەکان ئەوە تقریبا ئەگەبرێم ماوەیەکی زۆرە ئەو ئەنجومەنە دانەنیشتینە چەند بڕیارێکی تایبەت بۆ پێداویستەکانی ژینگە و پێداویستەکانی ئەو پەیوەندیانە کە کار دەکاتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی گەشت گوزارەوە لە ڕووی شارەوانیەوە لە ڕووی ژینگەوە بۆیان دابین کرێتن باش دەگەڕێم وڵات
کاکنات باس لەوە کرد کە ئێوە لە پلانی خۆتان لەم ساڵدا ڕێژەی گەشتیار بەرز دەکەنەوە بۆ ئاستی کە ئێوە خۆتانداتەنها ئەوەی دەبینی زیاتر ئەو گەشتیارانەی دێن ناوەڕاست و خواری و عێراق زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات پلان هەیە بەوەی گەشتیاری دەرەوە مەبەستمە بە ڕازارکردن بکرێ بەوەی گەشتیاری دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێمە دراوسین بێنە هەرێمی کوردستان بەپێی پلانە استراتیجیەکەی ئێمە کە پلانێکی استراتیجی تا ساڵی 2025 ئەم پلانە کاری پێدەکرێت ئەم پلانە لە AUB و C لە ڕووی بە بازارکردنەوە دنیا بڵێن دنیامان دابش کردووە AUB و C لەمە لە قۆناغی ئەی داینە لە قۆناغیش ئەی سەرکەوتوو بین کە و بازارکردنێکی باش بکەین و گەشتیار لە ناوچەکانی ئەی ڕابکێشین بۆ هەرێمی کوردستان کە بریتی بوون لە ناو زیاتر ناوەی عێراق و دەوروبەری عێراق ئەمە بەڵام بی بریتە لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەقلیمی ئەوانەش نادر ئەو پلانی ئەیە هەڵسەنگاندنان بێگومان بۆی هەبووە چۆن بووە پلان ئەگەر هەڵسەنگاندنی بۆ نەکرێ نابێ بە پلان دەبێت ساڵانە بە دوواداچوونی بۆ بکرێت هەڵسەنگانی بۆ بکرێت تا چاکردنەوەشی بۆ بکرێت گەر چاکردنەوەی بۆ نەکرێ ئەم پلانە تۆکمە نابێت تۆ لە هەڵە و لە کەم و کوڕەکان تێناگەی ئێمە لە ئەی زۆر باش سەرکەوتوینە چونکو بەوەی کە زۆربەی ژمارەی گەشتیارانمان کە ئێستا کە دێن بۆ هەرێمی کوردستان ژمارە گەشتیارانی عێراقا باش لەمەیان تەسوی بازارکردنێکی باشمان کردووە بەردەوام ئێمە بە تایبەتی لە سۆشیال میدیا بە بازارکردن دەکەین و پەیوەندیەکی زۆر تۆکمەمان لەگەر کۆمپانیاکانی عێراقا هەیە و هەروەها کۆڕ و سمینار و دیداری تایبەت ساڵانە چەند جارێک لە نێوانمان ساز دەکرێت و هەروەها پیشانگای هاوبەش لە نێوان ساز دەکرێت بۆ نمونە پیشانگای خۆراڵاتی ناوەڕاست لە هەولێر و هەر ئەم ساڵەکە و ئێستاش کە ئێمە قسە دەکەین پیشانگایکی نێودەوڵەتی لە بەغدا هەیە شاندێکی باڵای ئێمە بە سەرپەرشتی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و سەرۆکی دەستەی گەشت و گوزار تێدا بەشدار بوون جگە لە کۆمەڵێک بەڕێوەبەر و کۆژمارەیە کۆمپانی کە نزیکەی ڕەنگە نزیکەی 50 کۆمپانی هەموو ئەی هەرێمی کوردستان بۆ ئەوی پەیوەندی لەگەر خوار و ناوەڕاستی عێراق پتەوتر بکەن و کێشە و ئاستەنگەکان چارەسەر بکەن ئەو دیدارانەی کە لێرەش کرا لە مانجی ڕابردوو هەر ئەم ساڵەکە دیداری نێرگز لە سلێمانی یەکێک بوو لە دیدارە سەرکەوتەکان کە زیاتر لە 100 کۆمپانی تێدا بەشدار بوو دیداری کۆڕک کە لە ڕواندز ئەمەش دیدارێکی گرنگ بوو هەموو ئەمانەش بۆ ئەوەیە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان تێدا بەشداری بکەن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی ئەو کۆمپانیانەی کە گەشتیار دێنن بۆ هەرێمی کوردستان ئەمەش دەبێتە مای کار ئاسانی کە گەشتیار بە ئاسانتر بێتاری میکرۆن جگەلەوەی کە دەبێتە مایت بە بازارکردنێکی باش و دروستکردنی پەیوەندیی باش ئەمە لەسەر ئاستی کەرتی تایبەت لەسەر ئاستی حکوومەتیش بەردەوام ئێمە پەیوەندیمان هەیە وەکو دەستەی گەشت و گوزار لەگەر وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزاری عێراقی و لەگەر دەستەی گەشت و گوزاری عێراقی بۆ نمونە هەر لەم پیشانگای هەولێر جەنابی وەزیری ڕۆشنبیری و گەشت و گوزاری عێراقی بەشدار بوو لەگەر وەزیرەکان و لەگەر دەسەڵات بەرپرسانی هەرێمی کوردستان چەند کۆبوونەوەیە کرا یعنی وەکو پاشکۆ یان برێن پراوێزی پیشانگایەکەش ئەم چالاکیانە کران کەواتە بە کورتی بە بازارکردنێکی باشەیە پەیوەندیەکی باشەیە هەماهەنگیەکی باشەیە ئەمە دروستە بۆ وڵاتی ئێرانیش و دروستە بۆ تەنانەت بۆ تورکیاش بە تایبەتی ڕۆژهەڵاتی تورکیا کە دەکاتە کوردستانی باکوور لەوێش ئەم جۆرە پەیوەندی ئەم کارانەمان هەیە و پەیوەندیمان لەگەر ئوردن بەردەوامە لەگەر لوبنان بەردەوامە لەگەر یەک گەشتیاریەکانیان لەگەر کۆمەڵی کۆمپانیا لەگەر کوێت پەیوەندیمان بەردەوامە ئێستا ئێمە لە قۆناغی ئەوەی داینێت وەکو پرسیارەکەی جەنابەت کرد لە قۆناغی ئەوەی داینێت چۆن لەگەر وڵاتانی خەلیج دوای ئاسای بوونەوەی بارودۆخی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان نمانی مەترسیەکان چونکو مەترسیەکانی عێراق ناوبانج عێراق یەکێک بوو لەو ڕێگریانەی کە ئێمە بە بازارکردنەکانی ئێمە چەند دەمان کرد بەڵام سەرکەوتوو نەدەبووین یعنی بە بازارکردمان ئەوە چەند جار کردمان بۆ نمونە لە 2015 لە کۆمەڵێک ڕۆژنامەی بەناوبانجی جیهان ڕیکلامان کرد لە کۆمەڵێک ویبسایت لە کۆمەڵی شوێنی دیکە لە پیشانگای دوبای پیشانگای نێودەوڵەتی ساڵانەی دوبای پیشانگای ئەستەمبۆڵ پیشانگای بەرلین چەند جار بەشدارمان کرد بەڵام ڕێکدانەوەکانی ئەوها بەهێز نەبوو چونکو مەترسی و قەیرانەکانی ئەو منتیقەیە گەورەتر بوون لەوەی ئێمە بازارکردن بکەین بێگومان ئەوەی باس کرد کاریگەری جەنگ لەسەر ناوچەکان کاریگەری ڕاستە خۆی دەبێت لە گوزار بەڵام بابێم پرسیاری ئەوە بکەم بارودۆخی سیاسی بۆ نمونە پەیوەندی نێوان هەرێم و ناوەند چەندە کاریگەری لەسەر بە بازارکردن و هاتنی گەشتیار دەبێت بۆ هەرێمی کوردستان هاوڵاتی تاک کاریگەرە بەسەر کەش و هەوا سیاسی و کەش و هەوا سەربازیەکانی ناوچەکە
هەر کاتێ پەیوەندیەکان تەنانەت نەک لە ناوبینی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان تەنانەت ناوبینی حزبەکانی هەرێمی کوردستان و حزبەکانی عێراق و تەنانەت ورتریش لە ناوبینی حزبەکانی هەرێمی کوردستان ناوبینی خۆیان پەیوەندیەکان چەندی بەرەو باش بن کەرتی گەشتیاری باشتر بەچیتە پێشەوە چونکو ڕنگدانەوەی لەسەر دەرونی تاکەکان دەبیت تاکەکان چەندە لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووری دەرونێکی باش و کەشوهەوایەکی باشیان هەبی گەشتکردنیان بەهێز دەبی و زیاتر هەوەست و ئارەزوی ئەویان دەبی گەڕان بکەن ئیتر ئەو گەشت و گوزار بکەن گەشت و گوزار بە هەموو معنایەکان و بە هەموو جۆرەکانی بە هەموو جۆرەتن گوێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا توانیمانە ناوی 12 جۆری گەشت و گوزار بینین و کاری لەسەر بکەین بەشێکیان بە ئەکتیڤی کارمان لەسەرکردین و بەشێکیشیان تەنیا ناوی ناو و نەچوینە باری جێ پرسیارم لەوە دەبێت کاگەندۆر بێگومان قەیدانی دارایی ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر بارودۆخی ژینگەیش جام بەسمە ئەوە پرسم ئەگەرە بێت و بارودۆخی دارایی هاوڵاتیان بەرەو باشی چوو کاریگەری نەرێنی یاخود ئەرێنی لەسەر ژینگە دەبێ وە چۆن خۆی هەرچەندە داهاتی تاک یاخود داهاتی فەرمانبەر ئەو پاشەکەوتەی موچەکەلاکەتیە لەسەر فەرمانبەران داهاتیان باشتر بووە خردی ڕۆژانیان زیاد دەبێت کە خردی ڕۆژانیان زیاد بێتن کاریگەری ژینگەیان زیاتر دەبێتن پیسکردنی ژینگەیان زیاتر دەبێتن لە هەموو سێکتەرەکانی چ جلوبەرگ بی چ خواردن بی چ پێداویستەکانی ناوماڵ بیتن کە هەر شتێک دوای لێ دەدێتە زیادە مەسروفی کە پێشتر کەمتر سەرفی دەکرد ئێستا وای لێ دێ بەقەدر پارەکەی کە وەری دەگری و زیاد سەرف دەکا و ڕۆژانە خەرجێکی باشتر دەکە و پاشماوەی زۆریش زەبر دەبێتەوە ئەگەر ئەمە لێک بدەینەوە کە ڕۆژانی کە بێ پاشەکەوتی هەبوو موچە ڕێژەی زبڵ کەمتر بوو لە ڕێژەی ئەو ماگەی کە ئێستا پاشەکەوتی لەسەر فەرمانبەران ناکەتەیە کە ئێستا دەبینی ڕۆژانە زبڵ زیاتر دەبێتن ئەگەر نزیکەی 500 ساری کەپسێ لە سنووری شارەوانی و شارەوانەکان هەر کەپسێک ئەگەر لێکی دەینۆنسکەی 4 تەن بیتن کەواتە گەر 500 فی کەواتە ڕێژەیەکی زۆرە زبڵ جگە لە چەندە لە دووربەری قەزاونەکانی تر ئەوانە نانەوە مەزبەڵەکانی قرژاڵی کە بێت باسی ئەوانیش بکەین ڕێژەکە چەند زیاد دەبێتن و هەروایە شوێنە گەشتیارەکانیش چەنددا کە ئەو خەڵکانە دەچن و کە سنووری هاوینە هەوارەکان بڵێ گرفتی شوێنە گەشتاریەکان لە چیدایە کاتێک ژینگەی ئەو ناوچوانە پیس دەبێت کە ڕەنگە زۆر جار خەڵک باز لەوە بکە شوێنێک نییە ئەو کە پاشماوەکەی بەکاری هێناوە لی دابنێ یعنی گرفتەکە بە دیاریکراوی لە چیدا خۆی گرفتەکە یەکەم چش نەبوونی هۆشیاری ئەو شخصەیان ئەو کەسەیە کە دێتە سەردانی ئەو شوێنەی دەکات یاخود کەم تەرخەمی ئەو شوێنە گەشتیاریە کە لەو شوێنێ ئەگەر چ هوتێل بی چ شوێنێکی گەشتیاری بی پابندی ڕێنمایەکانی ژینگە نەبووە لەوێندەر بۆ نمەمە جارێک سەردانی هاوینهاواری بێخاڵمان کرد کە تەمەشاکەین هەر کەسێک چووە لێ بتڵاوەی فرێدا بتڵاوەکەی فرێداتە ناو ئاوی بێخاڵ کە ئەوە بیتۆیەکە لە پیسکردنی ژینگە ئەوە ڕەنگە ئەو چارەسەریشی نەکرێ حتا ڕێنمایی تایبەتماندا بە شوێنە گەشتیارەکانی هاوینەواری بێخاڵ کاکە دەبێ ئەنگۆ و خاڵانەی ڕێنمایانە ژینگەی جێبەجێ بکەن کە هەر گەشتیارێک دێتە ئێرکوانە بەڵام کە دەبینیت حاوێکی زبل لێنە ئەو گەشتیارە نبینی فرێداتە چێندەر مەجبورە لە ئاوەکەی دەخواتەوە فرێداتە ناو کانەکەی ئەوە دەبێت ئەوەی پیسکردنی ژینگەیە چونکە گەشتیار و ژینگە پێچەوانی یەکترینە وەکو ئیتجال مەعاکسی پێدرن چەند گەشتیار بێ پێسکردنی ژینگە زیاد دەبێت کەمتر بێ ڕازە دەها زیاد دەبێتن لۆ ئەو شوێنە گەشتیارانەی بەڵام ئەگەر ڕێنمایی و هۆشیاری و ژینگەی لەسەر ئەو خەڵکی کە دێسەردانی کوردستان دەکا لە گەشتەکانیاندا زیاتر بکرێتن پابندی ڕێنمایەکان بکرێتن لە هوتێلەکان لە شوێنە گەشتیارەکان لە سەیرانگەکان کە پاشماوەکانی فرێندن بۆ نمونە ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەولێر کە سارێکی گەشتیار دێ لە باشووری حەراق لە شارەکانی تر ناتوانین ڕقمەکەی گلدانەوەی بخێنێنە لەبەرەوە لەبەرەوە ساڵکمان نییە لەگەر بەڕۆبەتی هاتوویەکانی جنوب ئەو سارە کە دەبینین دووکەڵێکی زۆر دەکات یاخود لە ڕێگای ڕۆیشتەکاندا پاشماوەکانیان فرێدەدەن هەر گەشتیارن خەرچی ترن خەرچی ئەگەی خۆما بیتن سارەکانی هەولێر دۆکس لێمانیبی لەلایەن فەرماگەی ژینگەی هەولەلایەن چاودێرانی ژینگەی هەولەوە گلدانەوەی دەخرێتە سەرچە دووکەڵ و کاتە پاشماوە لە زامی سارێ فرەدات ئێمە نمونەمان هەیە لەوەی کە ئۆتۆمبیلی حاڵەتەن گلدانەوەی لەسەر کرابی بڵێ کە ژینگەی پیسکردنی ئەوانەی کە ناو خۆمان هەیە
ارزگای دوک و هەولێر و سلێمانی ئەوانە هەر کەسێک سەرپێچی ژینگەی کە ئەگەر بێت و بڵەکی پلاستیکی یان کلینکسەک یان مەقەبایەک یان پاکەتێکی جغارە یان شوشەشی خواردنەوە گازیەکان قوتیەکی فافۆن بیتن فرەداتە سەر شەقامەکە یاخود لە شوێنەکەی بەجێبێتن کە بزانانی ئەو کابرا بەپێی بەڵگەکان کە ڕسمی جیرا بیتن و ئەو سارێ ئەمە گردانەوەی لەلایەن فەرمانگەی ژینگەی هەولێرەوە یاخود فەرمانگەکانی ژینگەی گەرمیان و سلێمانی و ڕاپەڕین و دۆک و هەولێر ئەوانە دەخرێتە سەر سزای هەر ئەوانە 100,000 دینارە ئەگە سارەکە دوکەلی بکە 200,000 دینار غەرامەیتی باشە. ئێستا ئەو غڕامەی باس کرد ڕەنگە مەسەن بەشێکی زۆری ئەوەی کە بینەر و بیسەری ئێمە هاوڵاتیانە یەکسەر بیری بۆچینی بۆ بچێ کاتێکە خۆی ساڵیانەکەی ئۆتۆمبیلی نوێ دەکاتەوە بەشێک بڕێکی پارەی لێ وەردەگیرێ بەرامبەر پاراستنی ژینگە بەرامبەر ژینگە جگە لەو سزای کە ژینگە ئەگەر سارەکەی گلدانەوەی یەخست بتە سەری لێلەوەی ئەو دەبتە داهاتێکی ڕەنگە یەکسەر هاوڵاتی پرسیار لەوە بکە کە ژینگەی هەرێمی کوردستان لەسەر ئەو بودجەیە ڕەنگە زیاتر بەرەو پێشی و پاراستنی زیاتری بۆ بکرێ ئێوە داهاتێکتان لە بەردەستیان ئەو داهاتە دەسێتە سەر فەرمانگەکان بۆ ئەوی پاراستنی ژینگە لە ئاسێکی بەرزتر بێت خۆی داهاتەکە هەمووی ئەوەی کە بەڕێبەتی هاتووی هەولێر وەردەگریتن یاخود ئەو سزا و گلدانەوەی کە لایەن فەرمانکانەوە کە پارەکە دەستێتەوە هەموو سندوقی داهاتی گشتی ناچێتەوە ناو سندوقی ژینگە هەموو دەڕۆتەوە ناو وەکو ڕقەمێک دەستێتە ناو سندوقی ژینگە باشە دەگەڕێم وڵات کاک نادر لە دەوروبەرمان بۆ نمونە وڵاتێکی وەک تورکیا وەرگێری چەندین سێکتەریەوەی باس کرد گەشت و گوزار هەیە بۆ نمونە کەسێک کە دەچێتە شوێن گەشت و گوزاری جگە لەوە دەچێت سەردانی ئەو شوێنان دەکات کە شوێنی دێرین و کۆنن لە وڵاتەدا لە هەرێمی کوردستان توانراوە بازارکردن بەو شوێنە مێژویانەی هەرێمی کوردستان بکرێ من پێش وەڵامی بەڕێز بدەم و پێم خۆشە کۆمنتێک لەسەر ئەو بابەتی لەگەر بەڕێز کاکەنوەرت باس کرد مەسلەی گەشتیار و ژینگە ئێمە لە هەرێمی کوردستان دەبێ وەکو خۆی هەندێک شتێ هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەویش ئەوەیە ئەو پیسبوونی ژینگەی کە ئێستاکە لە کاتی سەیران و لە کاتی بەهارە دروستە بێت ئەوەندەی پیسبوونی ژینگەی دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چارێکی ئەوەندە پیسبوونی دەستی گەشتیار نییە لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئێمە بەشێکمان هەیە بە ناوی ژینگە لە ناو دەستای و لە پلانی استراتیجیش بەشێکەیە بۆ ژینگە لەوێ تاکید لەسەرەوەی کراوەتەوە کە ئەو شوێنانەی گەشتیارینە کە ژینگەیان پارێزراو بێت چونکو ئێمە ئەو بەشە گەشتیاری ئەو بەشە ژینگەیەمان بۆ شوێنە گەشتیاریەکانە ناتوانین بۆ هەموو کوردستان بێت لەبەرەوەی دەستەی ژینگە هەیە و بە فەرمانگەکانی ژینگانە ئەوان پەیوەستن بە ژینگە گشتەکەیەوە گروپێکی گەشتیاری دێتە هەرێمی کوردستان دەستەی گەشت و گوزار بە چ شێوازێک ڕێنمایی دەکات کە ژینگە بەپارێزن ئەمە ئەو گروپان بۆ هەرێمی کوردستان وەکو پێشتر بە تاک و بە خێزانی داتن و ئێستاش زیاتر لە ڕێگەی کۆمپانیاکان دێن ئێمە بەردەوام لەگەر کۆمپانیاکان لە دانیشتەکان تاکید لەسەر بابەتەکان دەکەین و بەڵام ئەوەندە گرنگ نییە ئەوەندەی گرنگە ئێمە ئەوان پابەند نەکەین ئەوەندەی گرنگە ئێمە شوێنەکانی خۆمان پابندکەین وەکو بەڕێز کاگەنوەر ئاماژە پێدا ئێمە هاوینە هەوارمان هەیە ئێمە وتێلمان هەیە ئێمە ڕستۆرانتمان هەیە گرنگەوەیە لەلایەن فەرمانگەکانی ئێمە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە بە دوواداچوون بکرێت کە بەردەوام زەختی لێ دەکەینەوە بۆ هاوینە هەوارێک بۆ وتێلێک بۆ هەر جێگایەکی کە پابەندی ژینگە بن کە ئەوان ئەو پاشماوانەی کە لە گەشتیار بەجێ دەبینن لێ نەگەڕن ببنە پاشماوەی ژینگەیی و لە ناو ئوتێلبی لە ڕیستۆرانتی لە هەر جێگەیەکی ئەوەی کاکەنوەر لە بەیخاڵ و لە چەند جێگێکی کە باش دەکا ئەم سەرپێچیانە بەردەوام لەلایەن چەند بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە و لەلایەن ئەو کۆمپانیانەی کە لە شارەوانی ئەرچی پاککردنەوەی سەیرانگا و بەشێک لە هاوینە هەوار و بەشێک لە شوێنە گشتەکانیان پێشپێدرایە بەردەوام بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە لە کۆنتاکدانە و هەندێک جار پێکدادانیش دروستەبی یعنی پێکدادانیەوەی کە ناکۆکە بن لەگە یەکدیکە کە بۆ نمونە لە سۆران کۆمپانیایەک لە سۆران با ناوینێنی لێرانە کۆمپانیایەک لە سۆران پابەند نەبوو ساڵانی ڕابردوو چەندان جار کێشەی ناوبەری دەستەی گەشت و گوزار فەرمانگەی بەڕێوەبەراتی سۆران لەگەرم کۆمپانیایە تا گەیشتە ئەوەی شکایەتی و دادگایی کردن لەسەر یەکدیکە لەسەرەوەی کە بە ئەرکەکانی خۆی هەر نەستا بە پاکردنەوەی هەم شوێنە گشتیەکان و هەم بەتایبەتی شوێنە گەشتیاریەکان بۆیە ئێمە کە باسی ژینگە دەکەین ئەمە باسی دەکەین بەردەوام ئەوەندەی هاوڵاتیانی ئێمە ئەوەی کە دەبینین و لە سەیرانگاکان ڕووی تێدەکەن ژینگە پیس دەکەن و وەکو ئاماژەی پێدا کە هۆکارە کەش نەبوونی بەرپرسیارەتی تاچی ئێمە بەرامبەر بە وڵات
ئەو جابران بەشێکیش لە ناو وڵات ژینگە بەرپرسیارەتی تاچی ئێمە واتە هەست نەکردنی تاچی ئێمە نەبوونی ئینتیمای تاچی ئێمە بۆ خاک بۆ سروش بۆ وڵات بۆ ئایندە خوێندنە ئاستی هۆشیاربیری ئاسی ڕۆشنبیری و هۆشیاری کە نزمە وای کردیا بەردەوام ئێمە دەستەی ژینگە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەڕێوەبەرایەتەکانی شارەوانی و هێزەکانی پاراستنی ژینگە بەردەوام ئێمە ئەرکێکی زۆر قورسمان بۆ دروستبی من بەیانی بابەتێک لە ڕۆژنامەدا دەبەزینم کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی گەشت و گوزار و ژینگەیەوە گەندەڵن چۆن گەندەڵن من هاوڵاتیەکەم با لە خۆم دەست پێ بکەم تۆش کە هاوڵاتی بەرپرسێکیش کە لە ناو حکوومەتە ئیتر چ پۆستێکی هەیە مشکلە نییە کە دەچێتە سەیران هاوڵاتیە ڕاست هاوڵاتیەکیش کە عەرەبانەیەکی پێ و دەستجێ ڕشتێک دەفرۆش هەر هاوڵاتیە کە دەچینە بۆ نمونە دەچینە یەکێک لە سەیرانگاکان ئەو کەلوپەلانەی کە دەبین سیارەمان 5-6 علاگەی تێ دەکەین دەبین لێندەرە دەخۆین بەکاردێنین کاتێک کە ئێمە لەوێ بەجێی دێرین و فڕێ دەوێن ئەوە نەبوونی هەستی هۆشیاریە نەبوونی هەستی بەرپرسیارەتیە من ئیلاقم لەوەی نییەوە بەرپرسیارەتی لەناو حکوومەتا چیە و چ نییە لەوەی هاوڵاتیە و گەندەڵە بە چ گەندەڵە لەبەرەوەی گەندەڵە کە شتەکەی لەوێ بەجێدێری گەندەڵی پێناسەکەی با بۆ بکەین چێ گەندەڵی بە هەدەردانی سامانی گشتیە و زیادە مەسرەفە و بردننی سامانی گشتی ئەمانە هەموو لەوێ کە هاوڵاتیەک شت لێ بەجێ دێری سەیرێکە ئەرێک بۆ چێ دروستەبی دەبێت شارەوانی یان حکوومەت چەند مۆزەفێک یان چەند سیارێک تەرخانکە پارەیەکی زۆر بداتە ئەو مۆزەف و ئەو سیارانە وێندرێ خاوین کاتەوە ئەوە لێرە سامانی گشتی بە هەدەرچوو سامانی گشتی دوو ئەو مادە پلاسیکیانە لە ڕووی علمیەوە هەیە 200 ساڵە 300 ساڵە 500 ساڵە بە قودی و پلاستیک و کانزا دەمینەوە تۆ زەرەر و زیانت بەو شوێنە گەیان کەواتە زەرەر و زیانت بە شوێنە گەیان کە سامانی گشتی ئیتر ئەو شوێنە پارکە ئەو شوێنە سەیرانگا ئەو شوێن هەرجێ کەواتە منی هاوڵاتی کە زۆر هاوڵاتیەکی سادەمەیان بەرپرسێکم کە دەچم لەو شوێنە بەو شێوە تەسەڕف دەکەم من گەندەڵترین کەسم بەرامبەر بە سامانی گشتی بە هەدەردان بەرامبەر بە نیشتیمانەکەم چونکو زیان بە سامانی گشتی دەگەینم سامانی گشتی بە هەدەر پرسیارێکم من لەوەی کە بە بازارکردن بکرێ لە شوێنی مێژوویەکان لە هەرێمی کوردستان زۆر سپاس تەمان ئێمە لە هەرێمی کوردستان وەکو دەستەی گەشت و گوزار لە 2012ەوە پۆلێنی کۆمەڵی گەشت و گوزارمان کرد لە هەرێمی کوردستان لەوانە 12 جۆری گەشت و گوزار بوون کە سەرەکی ترینیان گەشت و گوزاری سروشتیە ئەوەی کە ئێستاکە هاوڵاتیان و گەشتیاران ڕوتە دەکەن بە تێڕوانینی ئێمە گەشت و گوزاری سروشتی ئەوە نییە هاوڵاتیان ئێمە ڕوو لە دەشت و دەر و سەیرانگا بکەن ئەوە بابەتێکی هاوڵاتیانە و سەیرانە و پەیوەندی بە گەشت و گوزارەوە نییە و هاوڵاتیان بخۆیان کەش و هەوایە کۆڕین چونکو گەشتیاری واتە لە پیاکردنی داهات واتە خەرجی کەسێک کە دەبێتە گەشتیار شوێنی خۆی بگۆڕی بچێتە شوێنێکی دیکە پارە خەرجکە و ئەگەر مایەوە 24 کاتژمێر ئەمە گەشتیارێکی ڕاستەقینەیە چونکە نسبەی داهات و خەرجەکەی زۆر بەجێ و ئەگەر چەند شەوێک مایەوە ئەوە هێزی ئەو گەشتیارە بەهێزتر دەبی لە ڕووی خەرجیەوە هاوڵاتیان ئێمە خۆیان و مەنجەرە دۆڵمەکان و بریانیەکانیان دەچن و لەو دەشت و دەرە نەپارەی دەدەنە زەویەکە نەپارەی دەدەنە دوکانیان لەوەی هەبی کە هیچ شوێنێک نەماوە لێی دانیشن هەمووی تێلبەند کرایە ئەمن گلەیەکە لە جێی خۆیە بەڵام ئەوەی تێلبەندیش دەکا حەقی خۆیتی بۆ تۆ زەویەکەت هەیە لە نزیک سەیرانگایەکە 5 ساڵە ئازادت کردین هەموو هاوڵاتیان بچن لە ناوی دابنیشن پاشی 5 ساڵان دەچی سیر دەکەی هەموو ساڵی سیر دەکەی تەنیا زبر و خاشەق لەناو ئەو زەویە هەیە نەدینارێکی پێدەبڕێت ئەوەی مڵکی کەسی هیچ بەس ڕەنگە تەزاوی شەبی لەسەر ئەوەی تەجاوزە هەر کاتێک هاوڵاتیەک یان خاوەن مڵکێک یان هەر کەسێک شکایەتی هەیە دادگا هەیە لێپێچینەوە هەیە لەلایەن کشت و کاڵ کە گەزەویەکە کشت و کاڵی بوو ئەگەر گەشت و گوزاری بوو لەلایەن ئێمە هەر کاتێک پێمان زانیبی ئەو جۆرە کەسانەمان لە سەرزەویەکانی خۆمان داومانەتە دادگا بە شێوەیەکی قانون لە گەریەک دیکە قانون بەلای چێدا برد ئەو لە مافی خۆی وەردەگری جا کێشەکە لەوەیە نەحکوومەت نەخاوەن زەوی نەحەقی نییە گەر هەندێک شوێن تەند بەڵکات لەبەرەوەی تەنیا دەبێتە زبڵخانە نابێتە هیچ شوێنێکی گەشتیاری بابێنە سەر جۆرەکانی گەشت گوزار گوتمانەوە یەکە سروشتیە دووەم لە خوار سروش کە سروشتیش بێگومان ئاو و هەوا و دۆڵ و چیا و ڕووبار و تافگە و بەرزی و نزمی و دارستان و تەنانە ژینگەی گوندەکان و هەموو ئەوانە گەشتیار دەتوانێت سوودی وەرلێ وەربگرێت و چەندی لە ڕووی سروشتیەوە ڕێک بخرێن و چەندی وەبەرهێنانیان تێ بکرێت گەشتیاری بەهێزتر دەبێت چونکە مەسەل بۆ نمونە چیایەکی
چیایەکی وەکو کۆڕەکیان وەکو پانچی ڕواندس کە پێشتر دوو چیایی زۆر تەبیعی بوون و هیچ پرۆژێکیان لێ نەبوو و کەسی سوودی لێ وەرنەدەگرتن بەڵام ئێستاکە دوو چیای خێردارن بۆ بەرهێنانیان تێکرا پرۆژەی گەشتیارینە و ئەمە دروستە بۆ چیای بابلۆش لە دهۆک و ئەمە دروستە بۆ چیای پیرەمەگرونیش ئەوە پرسیارێک بوو کە من دەیکەم بەڵێ بابێنەوە سەر جۆرەکاندی شوێنارمان هەیە پرسیارەی من گرینگە بەوەی کە زۆر زار ڕەنگە ڕەخنا لە حکوومەت یان لە دەستەی گەشت و گوزار لەوە بژیرێک کە زیاتر گرنگی بدا بە شوێنێکی هەرێمی کوردستان و شوێنەکانی دیکە لە ڕووی بە بازارکردنەوە کەم تەرخەمی بەرامبەر بکرێت دروستە؟ نەخێرەمە دروست نییە لەبەرەوە ئێمە 18 بەڕێوەبەرایەتیمان هەیە 4 بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە لە گەرمیانەوە لە خانەقینەوە دەست پێ کرد کە هەتا زاخۆ هەر بەڕێوەبەرایەتیەک مافی وەکو هەمان بەڕێوەبەرایەتەکەی دیکەیە لە بە بازارکردن لە خەرجی لە هەموو ئەو مافانە لە سەهمکردن لە ناو داڕشتنی پلان لە پرۆژە وەرگرتن لە ناو پلان هیچ جیاوازی نییە تا بەس دەگەوەستی تۆ سەر خودی بەڕێوەبەرایەتی ئەو شوێنە تا چەند توانای ڕێخستنی کاروبارەکانی سنووری خۆیە ڕەنگە قسەکەی تو ڕازبی هەندێک جار هەندێک شوێن زیاتر بە دەردەکەون بۆ چونکە بەڕێوەبەرەکەی ئەم شوێنە ئەم سنوورە کاراکتەرترە جۆرەکانی ترم بۆ باس نەکرد دەگەڕێمەوە خزمەت کاتی کاگە نۆربانە ئەگەر بێت و بەو شێوەیە چکە زۆر جار ڕەخنە بژیرێ لەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان ئەوەی کە باسمان کرد بە هاوڵاتیان و ئەوی دیکە گەشتیار کە لە ڕووی پیسکردنی ژینگەیەوە دەتوانین بڵێن ژینگەی هەرێمی کوردستان بە ئاستی خراپ بەرەو ڕووی خراپتر دەڕوا لە ڕووی ژینگەیەوە خۆی ناتوانین بێن ئەوە لەبەر ئەوەی هەمووی بەدا تا قسە دەکرێت لەبەر ئەوەی کە ئێستا هەر هاوڵاتێک لە هەر شوێنێک دابنیشت لە دەبی لە ژینگەیەکی پاک و خایان بژیتن ئەو ژینگ و پاک و خایانە چێ پیسی دەکات هەر هاوڵاتێکەیە هەر کە خەڵکی ناوچەکەیە کارگەکانە بەڵام کە ئێستا دەچینە سەر پارێزگای هەولێر کە تەماشای دەکەین پارچەیەک لە هەورێک هەیە لە پیسبوونی ژینگەی ئەو شارەیە ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئەو هەموو ئۆتۆمبیلێ ڕێژانەی کە زۆر لە ناو پارێزگای هەولێرن ئەو مۆلیدانەیە ئەو کارگانەیە هەر هەمووش بە مادەی سوتەمەنی کار دەکەن هەمووش ئەو سوتەمانیانە دەبێتە بە هەوا بە هەڵمبوون دەستێتە ئاسمانێک وەکو تەبەقەیەک ڕادەوەستی باشە پلانی لایانی حکومی لەوەی چیە کە ڕێژەی پیسبوونەکە بەرەو نزمی بڕوا جگە لە ئاستی ئەو باەیە کار دەکاتە سەر ئاراستەی بای سەر پارێزگای هەولێر یاخود سەر هەر پارێزگایەکی تر لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و باەکە زیاتر پار با و گازانەوێنێتن تەماشای ئاسمانی شاری هەولێر دەکەن هەند زار پاک و خاوێنە لەبەر ئەوەی باەکە لایدا یان ئیتیجای ئەو پاشماوە پیسکەرانەی کە دەکەونە سەر ئاراستەی شاری هەولێر نایەتەوە سەر پارێزگا سەرۆکاتی سنووری شارەوانی بەڵکو دەکەوتە شوێنشکە پیس دەبێتن ئەو جەلوێ ناتوانین بێن وەڵی لە ڕووی ژیان لێرە زەحمەتە لێرە ژیان لێرە احتیادیە و ئاسایی نەگەیشتە ئاسایی کامە وەکو برێ ئەمە چەندەها شوێنی تایبەتماندانێ بە هەوای تایبەت کە بۆ خوێندنەوەی گازەکان کە لە چەند مەحەتەیەک هەیە لە ناو سنووری پارێزگای هەولێر ئەگەر بگاتە حاڵەتی وا لەوانەیە ئینزار لێدا هەتا ئێستا نەگەیشتەوە مەترسی کە ئینزار لێدا ڕاستە لەوانەیە ئەگەر بەپێی ئامێری تایبەت کە بخوێنیەوە لە شوێنە ترافڵایتەکان و ئەو شوێنانەی کە زۆرتر سیارەی پێدا دەڕوا احتیمالە لەوانەیە دەرێ لەو شوێنەی بڕێک چۆن بکەوە بەجێ بێرێ لەبەر ئەوەی یەکەم چشت ئەو شوێنانە گرنگیان کەم بە سەوزایی داوە تاکو وەکو هاوسەنجێکی ژینگەی دروست بیتن لە نێوان ئەو گازە پیسکەرە دەرەچن و ئەو درەختانە کە بتوان ئەو گازانە هەڵبش بژن ڕێژەی سەوزاییمان دەمانەوێت زیاد بکەین بەڵام لەو حالەتەی پشتیوانی کەم دەکرێت لە ڕەنگە لەوانەیە زۆربەی پرۆژەکان دێنە سەردانی فەرماگەی ژینگە و لە ڕێنمایان پێدێنەوە بە پێی نسبەکان ڕێژەی سەوزایان پێدا دەکەین کە دێتە سەرباری جێبەجێکردن ڕەنگە لەو حالەتەی باڵەخانەیەک یان وتێرێک یان فندقێک وەکو کە شوێنێکی گەشتیاریە گەشت و گوزاریە دروست دەکرێت یان ڕێستۆرانتەکە مەتامەکە کە تەماشا دەکەن ئەو نسبەی سەوزای کە پێمان گوتیا جێبەجێی نەکردیا کەواتە پرسیار لێرەدا ئەو هەیە پاڵپشتی حکوومەت لە بۆ پاراستنی ژینگە لە چه ئاستێکدایە یاخود ئەوەی کە دەوترێت ئەو ڕێژەیەی کە لە بودجە هەرچەندە لە ئێستادا شتێک بەناوی بودجە نییە دیاری کرابێ لە بۆ پاڵپشتی ژینگەی لەو ئاستەیەکە ئێوە بتوان کاروبارەکانتان ڕای نەخێر لەو ئاستەیدا نییە بتوانین حتا خەرجی دایرەکەی خۆمان پێ بەڕۆ بین ئامێرەکانی سارەکانی خۆمان چاکەینەوە تیمەکانی خۆمان پێ بەڕۆ بین ئامێری تایبەت بە بوارەکانی ژینگە بکڕین ئەو پشتیوانینی ئەو پشتگیریە نییە لەبەر ئەوەی بخۆت لە فترەی کە ڕۆیشتە قەرانێکی دارایی تەواو بە لەسەر هەرێمی کوردستان
ئەو پژگیری نەبووە تەنها خۆژینی هەبووە خۆژینی هەبووە بۆ نمونەما وەکو تیمەکانی چاودێری ئەو توانیامان نەبووە بچین سەردانی شوێنەکانی دەرەوەی سنووری پارێزگای هەولێر بکەم وەکو قەزا و ناحیەکان لەبەر ئەوەی کە بەهۆی نەبوونی پێداویستەکانی فەرمانگەکەمانەوە ئەو جەلوەیە کە باسی ئەوە دەکەین کە ڕووی گەشت و گوزار و ڕووی ژینگە تا چەند ژینگەی کەیما پاک و خاوێن بێ خەڵک ئەوی دەبینیتن کە خەڵک دیتی زیاتر گەشتار دێ سەردانی هەرێمی کوردستان دەکاتەوە بەڵام کە تەماشا دەکات دێتە سەر ئەو شوێنانە کە ژینگەیەکی پیس بی وە بزانام جارش کە کابرا ڕووی لە وەرێمە ناکات ئێمە باسمان لەوە کرد کە بەشێکی دەکەوێتە سەر هاوڵاتیان ئایا توانراوە لە ناوەندەکانی خوێندن هەمانجی دروستکە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندی باڵا بۆ ئەوەی وەشیاری چاک لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکات لەبارەی ژینگەیەوە خۆی ئەمە پلانێکی هەبوو وەکو دەستەی ژینگە بەرنامەی ژینگە بکرێتە مادەیەکی تایبەت لە منهەجی خوێندنی قوتابخانەکانەوە چ لە باخچەی سایوان و دەست پێ بکە تاکو دەگاتە ئاستنی خوێندن کە وەکو برێ ئەگەر 12 ئامادەیی بیتن پۆلی 12 بیتن یاخود ئەگەر حتا زانکۆی تایبەت هەیە بەنای بەشی ژینگە هەیە لە زانکۆی سلاحەدین بەڵام ئەو هەماهنگگیمان ئێستا هەیە لەلایەن بەڕێوەبەرەتی فەرمانگەی ژینگە و یاخود دەستەی ژینگە لەگەر پەروەردە تیمەکانی هۆشیاری ژینگە یاخود دەستەی ژینگە سەردانی بەشەکانی خوێندن و باخچەی سەوایان دەکەن بەمەستی هۆشیارکردنەوەی ئەو هاوڵاتیانە لێ وڵاتان لەمە پێشکەوتترن بۆ منە ئەگەر کارمەندێکی بیانیەک بێتن چکۆ لەوێ لە سەرەتاییەوە لە ڕۆزیەوە فێر کرا ناوی پاشماوە فرێدا بەڵکو جغارەکەی خۆی نازانی فرێداتە چێنە ئەگەر بکرێت لە ناو جیرفانەکەی خۆی هەر دەوێت لە پێی غەدرە ژینگەکەی هەرێمی کوردستان پێچکە چکۆ لەوێ وا فێر کرا بەڵام ئێمە وا فێر بووینە وا دەزانانی ئەگەر ئەمە فرۆمان لە کەسێک لە دوومە دێ پشتی خۆی دەچەمێتەوە پاشماوەکەی هەر دەگەتەوە کابرای سارەی هەر سارێک بیتن هەر تاکێکی تایبەت بیتن دەڕوا جغارەکەی دەچێشی گڵەبڕۆژەکەی دەخوا پاشماوەکەی دەخوا لە جامی سارەی فرێت داتن کاکە ئەو سارە دروست کرایە شوێنێکی خاص بە تەبلەی جغارەیە لۆ فرێت ژینگەکەی خۆت پیس دەکەی کابرا هەتا پاکەتی فرێدەی کاکە ئەوە گەر بێت و ئەو خەڵکە لە هۆشیارەکەی خۆی تەواو بیتن و پابەندی ڕێنمایەکانی ژینگەی بێتن وەکو گوتمان ئەرکێکی ئابووریش کەمتر دەبێتەوە لەسەر شارەوانی زیاتر ژینگەی پاک و خاوێن دەبێتەوە ئەگەر بێت و شارەوانیش دابەزار هەندێک هەیە پابەندی ڕێنمایەکان نابێت لە کاتێک فترەیەک سەردانی شوێنێکی گەشتیاریمان کە لە منطقەی وەرتێ تەماشامە کە ڕووبارێک بوو زبلی تێکرا بوو زبڵ ئایا چۆن دەبێت ڕووبارێک زبلی تێ بکرێتن بۆ نمونە کە دەچینە ڕێی بارزان کە بارزان شوێنێکی گەشتیاریە ناوچەیەکی سروشتیە حتا چونێ شوێنە زبڵخانەی بارزان لە نزیک ڕووبارەکە ئێستا خاستن بەواستی ئەو لافە و بارانەین کە ئێستا ئەو زبڵ دێتەوە ناو زێر گەورە ئەگە بگرین لە عاجۆ عەمەرانەوە هەتا دەگەیە سەر زێی کەلک پاشماوەی ئاوی ئاوەڕێ ئاودەستی ئەو ماڵان هەموو دەڕژێتەوە سەر ناو ئاو و خواردنەوەی ئەو خەڵکەی کە باسی گوتمان سێکتەرێکی ژینگەی یەک لە پاراستنی ژینگە ئاوە ئەگەرە تو ئاوت خاوێن نەبیتەوە ئەو شوێنەی کە ئەو چوم و ڕووبارانەی کە ئەو گەشتیارانە دەچن لەو شوێنانە دەبینین زبول پاشماوەکانە لێدانەیە فرێندایە ئەوە بوونەوەی پیسکنی ژینگە بەڵام داوا دەکەم وەکو پێشنیا دەکەم وەکو کاگنادریش باسی کرد ئەو گەشتیارانەی کە سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن چی خۆ هەرێمی کوردستانی چی دەرەوە هەرێمی کوردستانی چیسە علاگەیە دەبن لەگەرە خۆیان دێنن خوانەکەی خۆیانە دەبن هەر خوانەکەی خۆشیان تێ دەکەن و کەسکە ناینەوە کاکە هەری خۆیان بینەوە زۆر زیاد دەبینین ئەو هۆشیاری هەیە کە پاشماوەکەی خۆی کۆ دەکاتەوە بەڵام هەر لە شوێنی خۆی فرێدەدا کە لە شوێنی خۆی فرێدا ئەخە وەک ئەرکێکی تر دروست دەبێتن شارۆنی ئەو شوێنەی ئەو هاوڵاتی پێی نازانین لە چێندە دانیشتێ بچی لۆ یەگرتەوە دەبی بە خۆی بینتەوە نزیکترین شوێنی ئیدارەی ناوچەکە چ ماڵی خۆی بیتن چ ناحیەکان بیت شوێنەکە ئەوانەیە کە ئۆتۆمبیلی شارەوانی بگاتێ بتوانانی زبڵەکەی کۆ بکات و بە شێوەیەکی زانستی چارەسەری بڵێ بکاتن کاک نادر بەشەکانی گەشتیاری باز بکە دواتر ئایا ئەم گەشتیاریەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت بۆتە داهاتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەشەکانی گەشت و گوزار وەکو ئاماژەمان پێدا لە هەر وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە جیاوازە ڕەنگە وڵاتە بیت تەنیا 5 بەشە بێ ڕەنگە وڵات شەبی 20 زۆری گەشت و گوزاری هەبیت ئەمە دەگەڕێتەوە سەر پێکاتەی سروشتی و پێکاتەکانی مرۆیی لەم وڵاتە لە هەرێمی کوردستان کە باسی 12مان کرد وتمان لە سروشتیان بەهێزترینە جا سروشتیە شوێنەواریە ئاینیە و ئاویە زستانیە و چارەسەری
شاریە ئەمانە سەرچینە جگە لەمانە طبعا زۆری تریشمان هەیە ئێمە چەندی مەسەل بۆ نمونە مؤتەمەراتە کۆنفەرەنساتە هەموو ئەوانە دەتوانین لە ڕووی گەشتیاریەوە بەرهێنانی بکەین وەرزشیە شاخەوانی و ئەوانە سەرچێشی ئەوانە هەموو جۆری گوزارینە خۆ ئێمە دەتوانین هەمویان هەتا ئەندازەیەک هەمویان لە کوردستان ئێستا کارانە بەڵام کارابوونیان لە یەکێکەوە بۆ یەکێک جیاوازە لە هەمویان بەهێزتر و کاراتر سروشتێکەیە کە زۆربەی گەشتیارانی دێن بۆ هەرێمی کوردستان لە 1985 بۆ گەشت و گوزاری سروشتی دێنواتە بۆ شوێنی لە ناو سروشتا پشوو بدەن لە شەلالە لە بەردەم لە ناو ڕووبارە لە ناو دارستانە لە شوێنە فێنکەکانە لە هاوینە هەوارەکانە هەمووی زیاتر دانەوێ کاتی خۆیان خۆشی خۆیان لە ناو سروشتا بەسەر بۆ شوێنەواریش هەمانە شوێنوار بۆ نمونە بەشێکمان هەیە لە قەڵایەکان بەشێکن و هەروەها ئەمانە سەرچاوی داهاتن کاک نادر جابێ بەڵێ سەرچاوی داهات بەڵێ تاکو ئێستا و گەشتیاران دێن بۆ هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان سەرچاوی داهاتی نیشتیمانینە سەرچاوی داهاتی حکوومەتن سەرچاوی داهاتی وڵاتیانن ئەبەو شێوەیە کە دەرێن سەرچاوی داهاتی نیشتیمانینە ئەو گەشتیارەی دێت ئەوەی بەپێی لێکدانەوەکان و بە دوواداچوونەکان ئێمە هەر گەشتارێکی بە تێکرای سێ شەو بمینێتەوە $300 زیاتر خرج دەکات ئەو $300 دێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان چەند میلیۆنمان هەبی جارانی ئەو 300 دەکەی ئەوەندە میلیۆنە دەردەچی بۆ نمونە ئەگەر 3 میلیۆن و نیو گەشتیار بێ ڕەنگە $1 داهاتی هەرێمی کوردستان بێ لە ڕووی گەشتیاریەوە کە دێت سێ بازار یەکەم کەس هاوڵاتی ڕاستەوخۆ کە سوودی لێ وەردەگرێوانە کە مامەڵەی ڕاستەوخۆ دەکەن شت بە گەشتیار دەفرۆشن ئیتر چەرەزاتە ساردەمەنیە خواردن هەر شتێک دووەم پرۆژەکانیش کە ئەوانە لە ئوتێلە موتێلە شاریاریە هەموو ئەو پرۆژانە و بنکانێک کە گەشتیارن جگەلەوەی کە کۆمپانیاکانن کە گەشتیار دێن و دەبن سێمین حکوومەتیش لە ڕێگای لە ڕێگای باج و ڕسومات دەستەی گەشت و گوزار وەردەگری تاکو ئێستاکە ئێمە توانیتمان بگەینینە 4.5 میلیارد ڕسوماتی ساڵانە بیتە داهات بۆ سندوقی حکوومەتی هەرێمی کوردستان نەک سندوقی گەشت و گوزار وەکو ئاماژەی پێدایی ژینگە شەروایە گەشت و گوزار نییە کە بتوانن ئەو شوێنە گەشتیارانە لەسەر حەفدەمان بۆ تەرخان کرایە کە بەکاری بینەوە بۆ پەرەپێدانی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە ڕێگای پرۆژەکانەوە بەڵام ئەو لە سەدا حەفدەش ئەوەندە ڕۆتینی هەیە بەڕاستی ناتوانین بەکاری بڵێ دەبی دنیایەک تەوقیع و دنیایەک ڕزامەندی لەسەر وەربگیرێتە تا دەتوانێت ئەو سەتا حەفدەی خۆت کە مافی بەڕێوەبەرایەتیەکانی هەولێر و سلێمانی دۆ کە بەکاری بینن پێیان بەکار ڕەنگە ڕێک ئەو پرسیارە بی کە زۆرێک لە گەشتیاران تەنها ئەو شوێنانە دەتوان ببین و گەشتی تێدا بکەن کە ڕێگای چوونیان ئاسانە بەڵام شوێنەوارێک یان شوێنێکی گەشت کە دوورە دەستە ڕەنگە شوێنی ئۆتۆمبیلی بە ئاسانی نەگاتێ گەشتیان نەتوانێت سەردانی بکە ئێمە 170 شوێنمان لە ناو دلیلەکانی خۆمان کە بە 7 زمانمان هەیە دلیل سایتمان ویبسایتمان بە بازارکردنی تێدەکرێت بە 5 زمانە ئەپلیکیشنی سەر مۆبایلمان و بە 5 زمانەوە هەروەها فەیسبوک و پەیجەکانمان لە ناو تۆڕی کۆمەڵایەتی سوۆشیال میدیا بە 5 زمان هەمانە لە هەر هەموو ئەمانە کە کاری لەسەر دەکەین شوێنی 170 شوێنمان هەیە کە لە ناو دلیلەکانمان کە لە ناو ئەوانی بۆم باسکردی بەڵام زیاتر لە 6 شوێنمان لە هەرێمی کوردستان پۆینت کردووە کە دەکرێت لە ئایندە کاری لەسەر بکرێ و ساڵانە چەند شوێنێک پرۆژەی بۆ بکرێت زیاد بەشی چەندی ئەو شوێنانە کە ئێستا گەشتیار ناتوانێت سەردانی بکە بەهۆی سەختی زۆرن بەشێکمان بەهۆی نارەباری سنوورەکان بۆ نمونە بەهۆی سنوورەکانی کرد لەگەر ئێران زۆر بۆردومان دەکرێت بەشێکمان لەگەر ئەو شوێنانەیە کە تورکیا زۆر جار بۆردومانی دەکات و هەندێک جار گەشتیار و هەندێک جار هاوڵاتیش دەبنە قوربانی ئەم بابەتانە بۆیە هەندێک شوێنی زۆر سروشتی جوانیمان هەیە بۆ نمونە بنمونەیەکی نزیک وەرگن ناوچەی سیدەکان کۆمەڵێک بێرم و گۆماوی لێیە کە لە بە هاوینان تەنانەت بەفریشیان لێ دەمێنێتەوە زۆر فێنکن یان تیای گارە لە دهۆک لە هەماشیان لای هەورەمان لە هەندێک سەر سنوور بۆ نمونە ساڵێکیان سێ گەشتیار لە سنووری هەورەمان جیران دەستگیرکران بۆ کێشەیەکی نێودەوڵەتی لەوەی جا ئەو کێشانەمانە جگەلەوەی کێشەی ڕێگاوبان تاکو بۆ نمونە گۆمی بێکۆدیانە چەند گۆمێکن لە بناری هەڵگۆردین چەند گۆمێک کچەند شوێنی جدیکەنە لە سنوورە کتیاکانی بەرواری باڵا ئەوانە شوێنن تاکو ئێستا لە ڕووی ڕێگاوبان و هاتو چۆ گونجاو نینە بەڵام ئەو حقیقەتەمان لە بیر نەچی ناکرێت تۆ ڕێگا بۆ هەموو شوێنێک ببەیت چونکە ئەگەر ڕێگا بۆ هەموو شوێنێک ببەیت ئێمە پێی دەرێن گەشت و گوزاری ژینگەی هەر باسم نەکرد لە ناو جۆرەکان کە جۆرێکی زۆر گرنگە ڕەنگە گەشت و گوزاری ژینگەی
سروشتی خۆی لە دەست بدا هەندێک شوێن هەیە نابێت نە سیارەی بچێتە ناو نابێت نە پرۆژەی بەرد و چیمەنتۆ ئەوانەی تێدا بکرێت دەبێت لەسەر سروشت و کەلتوری خۆی بمێنێتەوە ئیتر لادەیەکە ئیتر ناشنال پارکێکە ئیتر ژینگەیەکی بۆ نمونە ژینگەی بارزان یان هەندێک ژینگەمان هەیە لە لای دەربەندی خان یان لە لای باڵەکایەتی هەندێک شوێن هەیە ئەکتر گوندێکە یان ناوچەیەکی سروشتیە ناکرێنە فندقی لێ دروستکرێنە بۆیە هەندێک هاوڵاتی دەرێن ئەرێ گۆمێک یان ڕووبارێک لە فرانجێ بۆ فندقێکی لەسەر دروست نەکرێت کاکە ئەوە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی گەشت و گوزاری ژینگەیەوە ناکرێت ئەو شوێنانە دروست نییە ئەو شوێنانە لێ بکرێت دەگەڕێمەوە ئەنوور کاتمان کەم ماوە مەبەستمە بپرسم کە ڕەنگە زۆر زار بەشێک لە کێشەکان ڕوبەڕووی پەرلەمانی کوردستان بێتەوە بە تایبەتی ئەوەی پرسی ژینگەی کە هەندێک پێویستی بە ڕێخستن هەیە لە ڕووی یاساییەوە کە بتوانرێت پاڵپشتی زیاتری دەستەی ژینگە بکرێت بۆ پاراستنی ژینگە داواکارێت یاخود ئایا ڕۆلی پەرلەمان وەک پێویست بووە هەمانجیتان وەک پێویست بۆی بتوانن بە ئەرکە ڕۆلی خۆتان هەڵسن ئێمە لە کابینەکانی کە پێشوو کە چوونە دەورێکی وایە نەبووە لە ڕووی ژینگەوە لەبەر ئەوەی ژینگە و تەندروستیان پێکەوە تێک هەڵکێش کردیە بۆیە داوا دەکەن لە کابینەی ئێستا کە ئەو کابینێ لە ئێستا حالەتی دامەزراندندایە بۆیە داکەن لیژنەیەکی تایبەت بێتن بە ناوی خاص ژینگە نەک بەر ژینگە و تەندروستی یاخە تێکەڵ چێشکە لەگەر بەشێکی دەستەیە ژینگە داوا دەکەن لە کو وەزیری ژینگە بۆ کاروباری هەرێم هەیە بکرێتەوە وەزارەتی ژینگە و هەروە ئەو لیژنەیەکی تایبەتیش لە پەرلەمان دروستکرێتن بە ناوی ژینگە و پشتگیری تەواوی سێکتەرەکانی ژینگە بکە و پێداویستەکانی و خەرجەکانی ژینگە و ئەو وتمە ئەو داهاتانێک کە بە ناوی ژینگە کۆ دەکرێتەوە پشتیوانیمان پێ بکەن لە پەرلەمانەوە پشتگیری بکەن و لە یاساکان و لە قانونەکان زۆر شتێ ئێستا لە ئەنجومەنی وەزیران ڕاوەستایە لەبەر ئەوەی کەسێکی وهانیە بچی پشتگیری ئەو یاسانە بکاتن لەوێ دەربچێنیتن کە کاری لەسەر بکەین ئەوە مایتەوە سەر دامەزراندنی ئەو کابینێ و دەست بەکاربوونی ئەندامان و لیژنەی تایبەت بە پەرلەمان زۆر جار ناوەندی ئەکادمی لێکۆڵینەوە لەسەر بابەتی ژینگەیی دەکات لە هەرێمی کوردستان کاکەنەوە چۆن توانراوە سوود لەو لێکۆڵینەوەوانە وەربگیرێ بۆ پاڵپشتی ژینگەیی وڵای خۆی ئەو لێکۆڵینانەکە دەکرێت هەتا ئێستا چ سوودێکی وها نەدیتراوە هەوکاری چیە دەبی ئەوە بێتە بواری جێبەجێکردن کە باسی وڵاتان کە دەکەن کە پێشکەوتووە وڵاتان دەبی ئێمەش چاو لە وڵاتان بکەین چیان کردیە قۆناغەکانی وێندێت بینە لە ژیانی ڕۆژانەی خۆمان کارگەکانمان پیشەسازەکانمان گەشتیارەکانمان هەمووی بینە بواری جێبەجێکردنەوە تاکو ئەمەش پێشکەوین لە گشت بوارەکانی سێکتەری ژینگە وەک وڵاتانمان لێبێتن کاگنادر کاتم زۆر کەماوە دوو خولەک دەدەمێ وەکو ڕێنمایی بێ وەکو دووبارە بە بیرهێنانەوە بێ وەکو شتێک بێ کە ئێمە نەکرد بە گرنگی بزانین لە ڕووی دوو شت باسەکەین یەکیان بۆ حکوومەتێکیان بۆ هاوڵاتیان وەکو هاوڵاتیان داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن کە سەیران دەکەن بە ماڵی خۆیان بزان و ئەو خۆراک و بەرهەمانەی کە دەبن بۆ لە ناوچی سولایلۆنەکانیان بجێڕن و بیخەنە ناو زبڵدانی ماڵەوەیان نەبن بە ئەرێک بەسەر ژینگە و بەسەر یەکەکان و نەبن بارێک بەسەر بودجەی هەرێمی کوردستان چونکە ئەو بودجەی لە خڕکردنەوەی ئەم بابەتانە سەرف دەکرێت خۆزی ئەم بودجێ لە قوتابخانەیەک سەرف بکرێت لە خزمەت گوزارێک سەرف بکرێت لە پارکێک سەرف بکرێت بە هاوڵاتیان بیریان لەوە بی ساڵانە ئێمە ژمارەیەکی زۆر کەلوپەل و شوێنی خزمەت گوزاری بە دەبلیۆسید بە کەپر بە زبڵدان کە دەبینە سەیرانگاکان ساڵی پاشتر یا شکا یا وێناکرایان تێک درایان لەم بەر یان بردرایە ئەمە هەموو بەهەدەردانە ئەم بەهەدەردانانە زیانە بە خودی هاوڵاتی دەگات لە جیاتی ئەم بەهەدەردانە و تێکدانابی ئینجانەی دەبلیۆسی دەبلیۆسی بەبەر لێیان شکاندیتیان ئەمە یان دوو دە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕووی گەشت و لێوی بەخەندەوە پێشوازی لە گەشتیار بکەن گەشتیار داهاتە سامانە سەروەتە وڵاتی پێدەورەمەند دەبی یەکەم کەسیش کە سوودمەندە هاوڵاتیان دواتر حکوومەتە چونکە ئەو پارەی گەشتیار دەین دەچێتە بازارەکان هەر کاتێ پارەی هینە بازار دەبوژێتەوە ئەوەندەی هاوڵاتیان لە بازارەکان سوود لێوەر هەلی کار زۆر دەبێ هەلی کار سێقا دەبێت بەنسبەت حکوومەتیشەوە هیوادارین لە کابینە و لە حکوومەتی نوێ لە کابینەی نوێ وەکو یاسایەکمان بەرز کردوتەوە ئەم یاسایە جێگیر بکرێت و بچێت پەرلەمان لە پەرلەمانیش ببێتە یاسا و پشتگیری بکرێت و جێگیر بکرێت تاکو ئێمە بە یاسا ببین بە موسسەیەکی گەشتیاری ئیتر ئەو موسسەی وەزارەتین دەستەینە سربەخۆینە سربەچێن گرنگەوێ ئێمە بە یاسا کردی گەشت و گوزاری بەرەو پێشەوە ببین و پاڵپشتیشمان لێ بکرێت لەو استراتیزیەتەی کە هەمانە تا ساڵی 2025 چونکو استراتیزیەت بەبێ پاڵپشتی و بەبێ دابینکردنی بودجەیەکی پێویست استراتیزیەت ناتواندرێت
وەکو خۆ جێبەجێ زۆر دەکەیت. بەڕێز نادڕۆستی وتەبێژی دەستەی گەشت و گوزار زۆر بەڕێز ئەنوەر محەممەد بەرپرسی پشکنین و چاودێری لە فەرمانگەی ژینگەی هەولێر سوپاسان دەکەم کە لە پایتەختەوە لەگەڵ من سوپاسان دەکەم. زۆر سوپاس باشن. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.